ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتوینەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. گیان لە دەستانی کرێکارێکی گەنج لە شاری سەقز کەمەندانبوونی کۆڵبەرێک بەهۆی تەقینەوەی مین لە سنووری مەریوان، ناڕوونی چارەنووسی بەندکراوێکی خەڵکی نەغەدە لە گرتوخانەی ئیتڵاعاتی بۆناب، ڕزگاربوونی بەندکراوێکی خەڵکی ورمێ لە داری ئێعدام، کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز، گواستنەوەی ڕێحانە ئەنساری نژاد بۆ زیندانی ئێڤین، مانگرتن لە خواردنی نەرگسی محەممەدی لە زیندانی ئێڤین و خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە چەند وڵاتی جیهان. درێژی هەواڵەکان گیان لە دەستانی کرێکارێکی گەنج لە شاری سەقز. کرێکارێکی لاوی خەڵکی شاری سەقز بە ناوی سیروان باژیانی بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کارگیانی لەدەستا. ڕۆژی یەکشەممە 14 خەزەڵوەری 1402 هەتاوی کرێکارێکی خەڵکی شاری سەقز بە ناوی سیروان باژیانی بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کارگیانی لەدەستاوە. بە پێی زانیاریەکان ئەو هاوڵاتیە لە کاتی دانان و هەڵواسینی پەردە لە ماڵێکدا تووشی بەرگرتووی بووە و دەست بە جێگیانی لەدەستاوە. کەمەندانبوونی کۆڵبەرێک بەهۆی تەقینەوەی مین لە سنووری مەریوان. ڕۆژی شەممە 13 خەزەڵوەری 1402 هەتاوی کۆڵبەرێک بە ناوی پەیام ڕەزایی خەڵکی مەریوان لە کاتی کۆڵبەری بەهۆی تەقینەوەی مینی قاچێکی لەدەستا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، پەیام ڕەزایی کۆڵبەری خەڵکی گوندی پێلەی سەر بە شاری مەریوان بەهۆی تەقینەوەی مینی چێندراو لە کاتی کۆڵبەریدا بریندار بووە. ناوبرا و پاش ڕووداوەکە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەیەکی مەریوان کرا، بەڵام بەهۆی قورسی برینەکانیەوە قاچێکی لەدەستاوە. دۆزینەوەی تەرمی هاوڵاتیەک پاش 13 ساڵ لە بەنداوی سیلوانە. ڕۆژی دووشەممە 15 مانگی خەزەڵوەر دابەزینی ئاستی ئاوی بەنداوی سیلوانە لە ورمێ بۆ هۆی دۆزینەوەی ئۆتۆبیلێکی جۆری نەیسان لەگەڵ تەرمی شۆفرەکەی کە بە هەوڵی هێزەکانی فریاگوزاری و هەروە خەڵکی ناوچەکە لە ئاو دەرهێنرا. نزیکەی 13 ساڵ لەمەوبەر بنەماڵی ئەو هاوڵاتیە راپۆرتێکیان داوەتە پۆلیس سەبارەت بە دیارنەمانی ئەندامێکی خێزانەکەیان لەگەڵ ئۆتۆمبیلەکەی. پێشنیوەڕۆی ڕۆژی دووشەممە دوای ئەنجامدانی لێکۆڵینەوە و پێشڕاستکردنەوەی ناسنامەی تەرمەکە دەرکەوتکە هی کەسە ونبووەکە بووە و پەیوەندیان بە خێزانەکەیەوە کردووە. دەگوترێن ناوبراو لە دایکبووی ساڵی 1320 و دانیشتووی شاری سەلماس بوو و بەهۆی کێشەی خێزانیەوە ماڵی بەجێ هێشتووە و نەگەڕاوەتەوە. ناڕوونی چارەنووسی بەندکراوێکی خەڵکی نەغەدە لە گرتوخانەی ئیتڵاعاتی بۆناب. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، هاوڵاتیەکی خەڵکی نەغەدە و دانیشتووی شاری بۆناب بە ناوی حوسەین پایە ماوەی 15 ڕۆژە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی زانیاریەکان حوسەین پایە ڕۆژی 30 ڕەزبەری 1402 بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە شاری بۆناب دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەست پێ ڕاگەیشتن بە پارێزەر و چاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لە بەردەستان نییە. شایانی باسا کە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستانیە و بە دوواداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ بێ ئاکام ماوەتەوە. ڕزگاربوونی بەندکراوێکی خەڵکی ورمێ لە داری ئێعدام. ئێوارەی ڕۆژی دووشەممە 15 مانگی خەزەڵوەری 1402 بەندکراوێکی مەحکوم بە ئێعدام خەڵکی گوندی نەرگەی سەر بە ناوچەی مەرگەوڕی ورمێ بە ناوی ئەمین خۆرشیدی با هەوڵ و تێکۆشانی کەسوکار و چالاکانی مەدەنی لە ئێعدام ڕزگار بوو. بە پێی زانیاریەکان ئەمین خۆرشیدی 14 ساڵ لەوەبەر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقاز دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کراو بوو. ناوبراو ڕۆژی دووشەممە بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکەی ڕەوانەی بەندی تاکە کەسی زیندانی ورمێکرا، بەڵام چالاکانی مەدەنی و خزم و کەسوکاری ئەو بەندکراوە توانیان ڕزای لە بنەماڵی کوژراوەکە وەربگن و ئەو لاوە لە سزای ئێعدام ڕزگار بکەن. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز. ڕۆژی دووشەممە 15 مانگی خەزەڵوەر
خانشینکراوانی سەنعەتی نەوت لە خوزستان لە بەردەم سندوقی خانەنشینی ئەمانیە لە شاری ئەهواز کۆبوونەوە خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی سەنعەتی نەوت لە پارێزگای خوزستان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە کردەوە دەرهاتنی گەڵاڵی یەکسانسازی و گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. گواستنەوەی ڕێحانە ئەنساری نژاد بۆ زیندانی ئێڤین. ڕۆژی دووشەممە 15 مانگی خەزەڵوەر ڕێحانە ئەنساری نژاد چالاکی کرێکاری خەڵکی تاران بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 4 ساڵ بەندکرانی ڕەوانەی زیندانی ئێڤین کرا. ڕێحانە ئەنساری نژاد کۆتایی مانگی خەرمانانی ئەمساڵ لەلایەن لەقیەکی ئیجرای ئەحکامی دادسرای ئینقلابی تاران بۆ جێبەجێکردنی حکومەکەی بانگێشکرا بوو. ناوبراو ئەندامی کومیتەی هاوئاهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوی کرێکاری و پێشتری لەلایەن لەقی 15 دادگای ئینقلابی تارانەوە بە سەرۆکایەتی قازی سەڵەواتی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 4 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. ئەو چالاکە کرێکاریە هەروەها بۆ ماوەی 2 ساڵ قەدەغەی ئەندامەتی لە هەر حزب و گروپێکی سیاسی و قەدەغەی هەر چەشنە چالاکیەکی میدیایی و ڕۆژنەماوەنی بەسەریدا سەپاوە. پەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ 2 ڕۆژنامەوانی ئێرانی. بەپێی راپۆرتەکان دام و دەستگا ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی پەروەندەی تازەیان بۆ 2 ڕۆژنامەوان بە ناوەکانی مەریەم شوکرانی و زەینەب ڕەحیمی ساز کردووە. مەریەم شوکرانی لەو بارەوە ڕایگەیاند بۆ جارێکی دیکە لە لەقی 16 باسپۆرسی دادسەرای فەرهەنگ و میدیای تاران پەروەندەیەکی تازەم بۆ ساز کراوە. تەنانەت بابەتی سکاڵاژ نازانم و ماڵپەڕەکانی دەستگای قەزایش لەو بارەوە هیچیان نەوتووە. هەروەها زەینەب ڕەحیمی ڕۆژنامەوانی بواری ژینگەشت سەبارەت بە پەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکان وتوویە بۆ جارێکی دیکە بە بیانووی چالاکیەکانم لە لەقینەوەی دادسەرای فەرهەنگ و میدیای تاران سناریۆ سازیم بۆ کراوە. ناوبراو لە سەرنشینانی ئەو ئۆتۆبوسە بووە کە لە ساڵی 1400 ڕۆژنامە نووسانی بۆ سەردانی تۆنێلی بەنجاوی کانیسێ و لە دەوروبەری ورمێ دەگواستەوە. لەو ڕووداوەدا 2 هەواڵنێر بە ناوەکانی مێحشاد کەریمی و ڕێحانە یاسینی گیانیان لەدەستە و زەینەب و 17 ڕۆژنامەوانی دیکە بریندار. دەستبەسەرکردنی 3 کەس بەهۆی تێکەڵچوون لەگەڵ حیجاببانەکانی مترۆی تاران. ڕۆژی شەممە 13 مانگی خەزەڵوەر بەکرێگیراوێکی ڕژیم لە مترۆی تاران هێرشی کردە سەر چەند ژن و 3 کەسی بەهۆی بەرگریکردن لە خۆیان لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە دەستبەسەرکران. بە پێی زانیاریەکان ژنێکی بەکرێگیراوی ڕژیم لەژێر ناوی حیجاببان لە مترۆی تاران هێرشی کردە سەر چەند ژن و لەلایەن چەند کەسێکەوە دراوەتە بەر لێدان و 3 کەسی لەو پەیوەندیە لەگەڵ ئەو ڕووداوەدا لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی کەڵانتەری شاری ڕێی گوازراوەتەوە. مانگرتن لە خواردنی نەرگسی محەممەدی لە زیندانی ئێڤین. بنەماڵەی نەرگسی محەممەدی چالاکی مافی مرۆڤ و بەندکرا و براوەی خەڵاتی نۆبێلی ئاشتی لە پەیامێکدا ڕایانگەیاند کە ناوبراو لە ناڕزایەتی بە هەڵسوکەوتی بەرپرسانی زیندان مانی لە خواردن گرتووە. نەرگس محەممەدی ماوەی 1 هەفتەیە کە بەهۆی خراپی دۆخی تەندروستیەوە داوای نردنی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان کردووە، بەڵام بەرپرسانی زیندانی ئێڤین ڕێگری لێ دەکەن. ناوبراو دژ بە هەڵسوکەوتی دەڕەندانەی بەرپرسانی زیندانی ئێڤین مانی لە خواردنی دەرمان و خۆراک گرتووە و بە وتەی بنەماڵەکەی گیانی لە مەترسی جددیدایە. ناڕوونی چارەنووسی ڕۆیا زاکری لە گرتوخانەی ئیتڵاعاتی تەورێز. ڕۆیا زاکری کچە چالاکوانی خەڵکی تەورێز کە هەفتەی ڕابردوو لە گرتوخانەی ئیتڵاعاتی تەورێز بۆ نەخۆشخانەی دەرونی ڕازی ڕاگوێزرا بوو چارەنووسی ناڕوونە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. بە پێی دوایین زانیاریەکان ڕۆیا زاکری لە برواری 6 خەزەڵوەری 1402 لە بەشی ژنانی نەخۆشخانەی ڕازی تەورێز بەستەری کراوە. پزیشکی دادی ئەو شارە لەگەڵ مەرەخەسیکردنی دژایەتی دەکات و ڕێگە بە بنەماڵە و کەسوکاری نادرێت سەردانی بکەن. ناوبراو ڕۆژی 23 ڕەزبەری ئەمساڵ لە شەقامی مونەجەمی تەورێز پاش ئازار و ئەشکەنجە لەلایەن گەشتی ئێرشادەوە لە ڕێگای ئامبوڵانسەوە بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. شایانی باسەکە ڕۆیا ساڵی 1400 هەتاوی و لە ڕەوتی شۆڕشی ژیناش جارێکی دیکە دەست بەسەر کرابوو. دوا هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی دووشەممە 15 مانگی خەزەڵوەر
دژبەرانی شەڕ لە وڵاتانی ئەمریکا، بریتانیا و ئیسپانیا دژ بە دابینکردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل و کۆمەڵکوژکردنی خەڵکی فلستین خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان دژبەرانی شەڕ لە بریتانیا کارخانەی بەرهەمهێنانی چەک و چۆڵیان لە ساندویچ کێنێت گەمارۆدا و ڕێگەیان نەدا سلاح بۆ ئیسرائیل هەناتە بکرێت. بەشداربوونی ئەو چالاکیە زەنجیرەی ئینسانیان ساز کرد و ڕەنگی سووریان بەسەر شەقامەکاندا بڵاو کردەوە. لە شاری بارسلۆنای ئیسپانیاش کرێکاران بە نیشانەی ناڕەزایەتی بەرامبەر بە هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل دەستیان لە کار کێشایە و لە بەیاننامەیەکدا ڕایانگەیان وەکو بەشێک لە چینی کرێکار کە پێبەندی کۆنوانسیۆنی مافی مرۆڤن لە ئاس هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ ئوکراین و ئیسرائیل ناڕازین و ئەو وڵاتانەی پەیماننامەی مەگنا کارتایان واژۆکردووە بە بەرپرسیاری سەرەکی ئەو دۆخەی جیهان دەزانن. لەلایەکی دیکەوە یەهودیەکانی دژبەری شەڕ لە شارەکانی نیویۆرک و واشنگتۆنی ئەمریکا لە دەوروبەری پەیکەری ئازادی مانیان گرت و خۆپیشاندەران لە بەندەری تاکۆمای واشنگتۆن ڕێگەیان نەدا کشتیەکان چەک و چۆڵ بۆ ئیسرائیل بگوازنەوە. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بژین.